ئەمڕۆ ڕۆژێکە لە هەرە ڕۆژە خۆشەکان بۆ ئێمە چکە بۆ پێی دۆزینەوەیەکمان دەستکەوتووە کە لەسەر ئاستی جیهانی زۆر گرنگە ئەویش دۆزینەوەی هێلانەیەکە لە جۆرەکانی لەقلق بۆ پێی لە کوردستانە دوو جۆر لەقلقمان هەیە لەقلقی سپی کە هەموومان نەزانین لێرە هێلانەکە بەڵام لەقلقی ڕەش تا ئێستا تۆمار نەکراوە لە کوردستان هێلانە بکە نزیکترین شوێن تا ئێستا دۆزرا بێتەوە کە هێلانە بکە لێرە باکووری ئێران و باکووری تورکیا بەڵام سەرەکی خۆشبەختانێمە ئەومان دۆزیەوە لە هەر شوێنێکی عالەم بێت ڕۆژنامەکان دەستگاکانی ڕاگەیاندن لەسەر ێنووسن بەڵام ئەمە بەشەمانەیە هەرچۆنە بێ بە دنیای دەرەوە بگەێنن لە ڕێی نووسینی راپۆرتی زانستی و دەستگاکانی ڕاگەیاندنە. ئیمێڵێکم لە کۆرشۆ پێگەیشت کە هێلانەی لەقلەقی ڕەشی دۆزیۆتەوە کە ئەمە یەکەم جارە لە عێراق تۆمار بکرێت. پێم وایە هێلانەکە بێچوشی تایە. لەوانەشە ئەمەی لە ڕووی جوغرافیاوە خواردترین هێلانە بێت کە تا ئێستا تۆمار کرابێت بەڵام ئەبێت بە دوایدا بگەڕین. لەگەڵ لەقلەقی سپی جیاوازن. ئەمان بە کۆمەڵ ناژین و هەمیشە بە تاک یان نێرە و مێیە پێکەوە دەبینرێن. 2 بۆ 5 هێلکە دادەنێت و ماوەی 32 تا 38 ڕۆژی پێویستە بۆ هەڵهاتنیان. سەرەتای هاتنە دەرەوەی بێچۆکان لە هێلکە ڕەنگیان خۆڵەمێشیە. بە تێپەڕبوونی کات و گەورەبوونیان ڕەنگیان دەگۆڕێت بۆ ڕەش و سپی.